و لەوێ راپۆرتێکی تەفسیلیان لەسەر ژیانی ئەو کچە وەرگرت و دواتریش ئێمە دوێنێ نامەیەکی فەرمیمان پێ بووە کە تا ئێستا بڵاو نەکرابوویەوە دوێنێ تەسلیم بە دادگا کراوە ئەو نامەیە ئاماژە بەوە ئەکات کە مریەم یەکێکە لە مناڵە گومبۆکانی هەڵەبجە و لە ڕێگای بێزیستیەکانەوە دراوە بە بێزیستی ساری و لە ڕێگای ئەو فەرمانگەشەوە دراوە بۆ ماڵە بۆیە دلیل لەسەر ئەو بەڵگانە و ئەو وێنە و دیکۆمنتانەی کە لە کاتی مناڵی مریەمە لەو خێزانە وەرگیراوە بوونە بنەمایەکی یاسایی و ئەوەی کە لەو کەیسە نزیک بوو بێ ئەزانێ هۆکاری دەرچوونی ئەو بڕیارە و گرنگی ئەو بڕیارە و ئەهەمیەتی ئەو بڕیارەی دوێنێ بۆ ژیان چی بووە چونکە ئێمە بە حەکمەوەی کە تێکەڵێکی زۆرمان هەیە و لە یەکەوە نزیکین ژیان بەهۆی ئەوەی کە لە ئێران دابڕابوو پاسپۆرت ئێرانەکەی تەواو بوو بەتەوەقۆی ئێمە ئەوەش بۆ خۆی گرفتێکی بۆ دروست کرد بوو لە هەمان کاتیش کاتێک کە لێرە لە ڕێی دادگاوە ناسنامەی پێشویان لێسەندەوە ئەتوانم بڵێم یەکێک لە هۆکارەکانی ئەوە بوو کە کێشەی بۆ خوێندنەکەی دروست کرد بوو ئەو کاتێک کە لە زانکۆ بوو نە هاوناز بوو نە مریەم بوو و ئەمەی کە دوێنێ دەرکرا ئەتوانم بڵێم حاڵەتێکی مەجبوری بوو بۆ دەرکردنی ئەو کچە لەو قەیرانەی کە تێکەوتووە